سڵاتان لەبێ بینەران و وەرگرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بەیەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەزیزان هەروەکو دیارە هەموو ساڵێک هەفتەی 6 ڕۆژی جیهانی باوکە. بۆ ئەمڕۆ من دەمهوێ تاوتوێ ڕۆژی جیهانی باوک بکەم کە بەشێکی زۆری خەڵک پێی وایە ئەم ڕۆژەیە تەنها کافی نییە بۆی کە ئێمە ڕێز لە باوکمان بگرین و باوکمان لەبیر بێ. بەشێک لە خەڵک تاوەکو ئێستا کە باوکیان ناوناوە بە پشت و پەنا و کوڕان زیاتر دەڵێن پێویستمان بە باوکە. بۆ ئەمڕۆ من دەمهوێت لە نێو بازار بم تاوتوێ تەوەری باوک و ڕێزگرتن لە باوک بکەم و بپرسم بزانم ئاخۆ تا چەند باوک لە ژیانی ئینسان پێویستە. من تاوتوێم تەوەرەیە دەکەم لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەمەوێت ڕاوسەرنجیاوانتان بۆ بگوازمەوە لە سەر ڕۆژی جیهانی باوک. بینەر و بیسەرمان بن ڕاوسەرنجیاوان ببیستن. باوک لای تۆ چی دەگەیەنێ؟ خۆت و پشت و هێزە. فعلا پشت و پەنایە. باوک ڕاگری ژیانە. پێویستە بە باوکتە لە ئێستادا؟ وەڵڵا ئێستا گوێچی دەسمە قەبرەکەی لەکن ماوی باوکم زیندووە. بەتەئکید هەتا ئێستاکەش هیچ ئیشێکی حالانی نەکردیا بێ باوکو. ئللا پرسی دایک و باوکم کردیا. بەڕای تۆکو گەنجێک باوک لای تۆ چی دەگەیەنێ؟ یان ئێستا کە نێوانت چۆنە لەگەڵ باوکت؟ بەڕای من باوک هیچ وەسفێک نییە بۆ باوک، چونکە تەنها کەسێک وەسفی باوک دەزانین کە باوکی نییە. هاوڕەت هەیە باوکی لە دەستدا بێ یان خۆت باوکت ماوە لە ژیان لە ئێستادا؟ خۆم ماوە ئەلحەمدولیلا سوپاس بۆخوا. نێوانی تۆ باوکت چۆنە؟ نێوانی کوڕ و باوکایەتی یان هاوڕێیەتیە زیاتر نێوانتان چۆنە؟ وەڵی نێوان من و باوکم تا ڕادێکی زۆر هاوڕێتیە. سوپاس بخوا چونکە خۆی پێویستە پەیوەندی نێوان باوک و کوڕ هاوڕێتی بێت بۆی باشتر لە یەکتری تێبگەن، چونکە بەڕای من تاکە کەس لە ژیانی کوڕە گەورە بە تایبەتی کوڕە گەورە باوکە، چونکە هەرچی کێشەی هەیە لای باوکی باسەکات. بەڕای من بۆ کوڕ باوک بەڕای تۆ زۆر پێویستەوە پێویستە بە تایبەتی کوڕە گەورە. خۆت کوڕە گەورەی ماڵەوە؟ بەڵێ. تەمەەن درێژبی. باشە تا ئێستا لەگەڵ باوکت هیچ کاتێک ناخۆشیەکان دەمەقاڵی یان ناخۆشێک لە نێوانتان هەبووە؟ بێگومان ناخۆشی هەر دەبێت بڵێنەوێت، بەڵام بەو شێوەیە نەبووە کە گەورە بێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی باوکە دەتەوێت لێرەوە چی بە باوکە بڵێ؟ پێی دەڵێم خوا تەمەنی باوکی منە هەموو باوکەکان درێژ بکات. تەمەنی درێژ بێ. تۆی گەنج باوک لای تۆ چی دەگەیەنێ یان تۆ ناوی باوکت چی لێناوە؟ باوک لای من خۆت و پشت و هێزە. هەنی ئەگەر باوکت هەبوو قوتت ئەبێ، پشتت ئەبێ، هێزت ئەبێ، هەست بە بوونی خۆت ئەەکەی، هەست ناکەی تەنایی، هەست ئەەکەی دایما پشتێکت هەیە یارمەتیت ئەدا، ئامۆژگاریتەکە هەڵت بۆ ڕاستەکاتەوە، ستایشی سەرکەوتنەکانت ئەکا. باشە لێرەوە کەمڕۆ ڕۆژی جیهانی باوکە دەتەوێت چی بە باوکی خۆت بڵیت و چی بۆ کەسانە بڵێ کە تا ئێستا لەوانەیە بۆکو پێویست ڕێزیان لە باوکیان نەگرتەبێ یان تەنانەت گەنج هەیە نێوانیشی لەگەڵ باوکی نییە، دەوێت چیان پێ بڵیت؟ وەڵاهی پێویستە ڕێز لە باوک بگیرێت، چونکە ئەو بۆ ئەوەی ڕۆڵەکەی پەروەردەکات زۆر ڕەنج و ماندووبوونی کێشاویانی هەست بە زۆر نەئارامی ئەەکەی ئەگەر یەکێک ببینی بە خراپی مامەڵە لەگەر باوکی ئەکات، چونکە ئەو باوکە ئەو ڕۆڵەی خۆی بە بچوشی گەورە کردووە، هەوڵی داوە لە دوا ڕۆژ ببێتە ڕۆڵەکەی ببێتە کەسێکی باش و سەرکەوتوو، ببێتە کەسێکی ناودار یاخود هەر ئەو ئاواتانەی کە باوکەکە لە ڕۆژی جیهانی باوک چی بە باوکی خۆت و تەواوی باوکەکان دەڵێ؟ هیوادارم ئەوانەی باوکیان ماوە یاخوا تەمەەن درێژیان بکات.
مامەجان چەند ساڵ دەبێ باوکت لە دەست داوەتەوە؟ والله لە مێژە لە ساری هەفتا و دووە ئەو کات تۆ تەمەنە چەند ساڵ بوو؟ والله 16 سار دەبوومەوە ئەو تقریبا. ڕۆژەت بەبیرە کە هەواڵی مەرجی باوکت بۆ هات ئەرێ والله ڕۆژێکی چۆن بوو؟ والله زۆر ناخۆش بوو بەچیوە بیرم دێتەوە هەم کات ڕۆژم بۆ کە تۆ لە چێ بووی و چت دەکرد و هەواڵەکە چۆن هات؟ والله من دەمخێندا و کاتی لە ماری نەبووم مارمان لە دەشتێ بوو بابم عمرێ خوای کرد بوو فزایی نەخۆش نەبوو بابم فزایی عمرێ خوای کرد بۆ جا خەبەریان دامێ چوومەوە نەمزانی بابم عمرێ خوای کردیە بەس گوتیان بگەڕێەوە گوتیان وەرەوە یعنی ئەنگۆ ماڵتان لە دەشتێ بوو لە دەرێت و ئەرێ دەتکەی والله ئەجە چوومەوە بابم عمرێ خوای کرد بوو ئیدی زۆر ناخۆش بوو زۆر چی دێتەوە بیرم ئێستاش تاراتیەکە بە ئەوم دادێ بە گەروم دادێ ئەرێ وڵا باشە بەڕای تۆ مامە باوک چییە؟ گرنگی باوک لە ژیان چییە؟ زۆر جار گەنجانیان خەڵک دەڵێن باوک پشت و پەنایە فعلەن پشت و پەنایە باب فعلا پشت و پەنایە باب لە بۆ ئەولادی چیای سەفینە ئەرێ وڵا یعنی باب باب زۆر چیای سەفین پێویستمان ئەری وڵا ئەری وڵا لە دوابی چیای سەفینە لە پشتن ئەگەر بابت نما لە دوابی ڕوخە ئەرێ وڵا باشە چی بۆ کەسانە دەڵی کە ئێستا باوچیان لە ژیان ماون و ڕێز لە باوچیان ناگرێت من دەرێم تەمەنا دەکەم بریاوە چیوان بابم بما باو خزمەتی کۆندەرەکەم بکرد باە دەستم ماز بکرد با پێراوم ماز بکرد باە مامە تۆ تا ئێساش پێویستە بە باوکتە؟ ئەرێ وڵا ئەرێ وڵا هەم کەش بکرد دەکەمەوە دەرێم هەیە لە تەمەنی من ئێستا باوچی مایە چەند خۆشە چەند شتێکی چاکە ئەرێ وڵا باشە تۆ باوکی لە ئێستاکەدا منداڵت هەیە؟ ئەرێ وڵا باشە باوک هەستی چۆنی هەیە بۆ ڕۆڵەکان باوک زیاتر دەیەوێت ڕۆڵەکانی چۆن بن دەیەوێت منداڵەکانی کوو بن واللهی دەوێ مندارەکانی ڕێک و پێک بن باش بن لە خۆی باشتر بن لە خۆی دیارتر بن خەرک زۆر جێ لێ دەبێت کە دەڵێ باوک دەیەوێت منداڵەکانی لە خۆی باشتر بێ لەبەر چی؟ واللهی خواوەی کردیە خەرک ئەولادی خۆی خۆش دەوێت حەز دەکەی منداڵەکانە لە خۆت باشتر ئەرێ وڵا ئەوە هەموو کە زوە دەرێ قسەی تووە حەز دەکەم بەرێ دەستە خۆش بێ زۆر مەمنون باوک لای تۆ چی دەگەیەنێ؟ خۆت و پشت و هێزە با فعلا پشت و پەنایە باوک ڕاگری ژیانە پێویستە بە باوکتە لە ئێستادا؟ وڵا ئێستا گوێچی دەسمە قبرەکەی لەکن ماوی باوکم زیندووە بە تاکید هەتا ئێستاکەش هیچ ئیشێکی حالانی نەکردیا بێ باوکم ئللا پرسی دایک و باوکم کردیا بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی من ڕاوسەرنجی بەشێک لە هەوڵەتیانی شاری هەولێر بوو کە باسییان لە باوک و گرنگی باوک دەکرد لە ژیانی مرۆڤ دیارە من لە سوۆسیال میدیاکەی خۆم و لە فەیسبووکەکەی خۆم پۆستێکم کرد بۆی هەرڕای ڕاوسەرنجی بەشێک لە بەشداربووانی تۆڕە کۆمەڵایەتەکان بزانم دیارە کۆمنتێکی زۆرمان بۆ هاتووە لەسەر باوک و گرنگی باوک لە ژیانی مرۆڤ بەڵام چەندانەیەکتان بۆ ئاماژە پێت دەم یەکێک نووسیویەتی بە ناوی سەنا نووسیویەتی باوک ئیلهامێکە لە میهرەبانی برایەکی تورمان نووسیەتی زۆر لەگەڵی نەژیاوم بەڵام تەواوی ئەو سات بە ساتانەی کەیە لەگەڵی بوومە بیرمە هاوڕێیەکی ترمان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک نووسیویەتی من هەموو ئەو چرکە ساتانم لە بیرە کە لەگەڵ باوکم ژیاوم و قەت ئەو چرکە ساتەش لەبیر ناکەم کە لە دەست باوکم تیا لە دەستدا بۆ من ناخۆشترین چرکە ساتی ژیانم بووە بەڵێ خۆشەویستان من هەر لە نێو ئەم بازاڕێ بەردەوام دەبم ڕاوسەرنجی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوە دەگوازمەوە لەسەر ڕۆژی جیانی باوک و ڕێزگرتن لە باوک لەگەڵمان و بەردەوام دەبێت لە هەشتا و چار و ئەو ڕۆژەی کە هەواڵەکەت دوهات ڕۆژێکی چۆن بوو و ئەتوو لەکوێ بووی؟ وڵی من حەزکەر بووم لەو معسکەری هەولێری چێ هەواڵەکەی لۆهینای؟ وڵی خەرچی گوندی بلایەکەم لۆهینا بە ئەوە بە تەرەنتەر هات خەبەری لۆهینام گوتی باوکمان ئەمری خوای کردیە وەکی چووم بەهار بوو ئەنی منتیقەکەیمان بەس کوریکە کنێری هەبوو زەر ئەنی ئەو عالەمە هەمووی لە ناو کنێری دانیش بۆچی بام ئەمری خوای کردبوو منیش بە ئیجازە چوومەوە هاتم بە ڕاید کاکل مقدم کاکل ئامیر ماموو وەڵا ماری ئاوابی دوو ڕۆژی ئیجازەی دامێ چوون بەسەر مەیتەکەی بابم ڕاگەویشتم هەستێکی چۆنە هەبوو کاتەمانە چەند ساڵ بوو تۆ؟ وڵی تەمەنم
تقریبا 40 سال 45 سال ئەو هەدە باشە لە مامە ئێستا تەمەنێ گەورە بووە و لەوانەیە خۆشە منداڵت هەبێوانە تا ئێستا بیری باوکت دەکەی ئاری وڵە ئێستاش بیری باوکم دەکەمەوە پێویستە بە باوکتە لە ئێستادا وڵە ئێستا گوێچی دەسمە قەبرەکەی لەکن ماوی باوکم زیندووە ئەوەندە یعنی قەدرمان لەکنی هەوو باشە دەڵێم باوک پشت و پەنایە تۆ کە باوکێ مرد ئەگەرچی تەمەنێت 40 ساڵ بوو تەمەنێکی باشیشە هەبوو هەستەکەت پشت و پەنای خۆ لە دەستداوە ئاری وڵە کۆرەگەی مارەیە باو هەین کۆرەگەی نەناو مارێ ئەگەر کۆرەگەکە نما مانە فەوتا ڕۆی وەکو بڵێ تەشبیه سەقفێک و دنگەیەک ئاری وڵە ئەو هاي باب ئەو هەیە باشە ئێستا کە لە بۆ منداڵەکانی خۆت باوکێکی چۆنی وڵی خراپ خراپ بەس نسبەت بە من نا بە مندارەکانم خراپ باشە دەڵێن باوک بەردەوام حەز دەکا منداڵەکانی لە خۆی باشتر بێت لە خۆی پیاوتر بێت لەبەر چێ ئەو موتەیە مەبەستیان چیە لە موتەیە لەبەر ئەوەی مەسەلەن کابرایەکی وەشی تو برادری کوڕەکەمە دەری ماشەڵڵه کوڕێکی چەند پیاوانت هەیە ئەوە معنی هەست دەکەی هەکە کوڕەکەت پیاوانەیە یعنی ئەوە لۆ بابی هەموو شتەکە لۆ بابی هەموو شتەکە بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست گۆبیستبوون ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە باسییان لە باوک و کاریگەری باوک دەکردووە پێناسی باوکیان بەشێک لە گەنجان و هاوڵاتیان بۆ ئێمەکرد ئەو پیرە پیاوەی کە بینیشتان باسی لە دەستدانی باوکی کرد لە تەمەنی 16 ساڵی باسی لەوە کرد کە بەڕاستی پشت و پەنای لە دەستداوە ئەم هاوڵاتیەکە لە نێو شاری هەولێر مۆزیقات دەژەنی بڕیاریدا لەبەروێ کەم ڕۆژی باوکە مۆزیقایەکی حەزین تایبەت بە باوکمان بۆ بشێنێ من لێرەوە بەشێک لەو ئەوەتان بەشێک لەو مۆزیقاتان بۆ گواسمەوە ئێوەش بەیەکەوە تۆزێ بەگوێی دڵ گوێی لەو بگرە تۆ ئێستا تەمەنت چەند ساڵە؟ 47 ساڵم 47 ساڵ باوکیشە ماوە؟ الحەمدولله الحەمدولله پەیوەندی چۆنە لەگەڵ باوکت؟ لەو پەری باشە الحەمدولله لە فەزلی خۆی بەجاری پەیوەندی زۆر باش باب و کوڕاتیش برادراتیش یعنی برادرەتیشان لە نێواندا هەیە؟ برادراتێکی زۆر خۆش زۆر بەهێز الحەمدولله باشە تۆ کە ئێستا تەمەنت 47 ساڵە تا ئێستا پێویستە بە باوکتە؟ هەر زۆریش نەکەم ناتوانم ینی ئینسان هەر کە گەورەش بوو کە خۆشە باوکی لە ئێستادا بوویت بە باوک؟ الحەمدولله بوویمە با پیرەش نەک باوک الحەمدولله لە فەزلی خۆی بەزیاد الحەمدولله بەس بڕوا بکە کە دەچمەکن داک و بابم خۆم پێگچکەیە ینی هەر کاتێک بچیتە لایەوان هەرچەند گەورە بی هەرچەند جاری دەچمە لای داک و باوکم خۆم پێگچکەیە باش پێناسی باوک چۆن دەکەی تۆ ینی باوک بەچی ناودەنەی ینی بەشێک لە خەڵک پێی وایە باوک پشت و پەنایە هەیە پێی وایە دنگەی ماڵە چۆن ئەمێن دایک و باوکم پێ ئەو قەراتەیە پێ سەیوانە هەموو شتەکەن یعنی داک و باب هەرچەند گچکەش بن نەزانیش بن کۆلەواریش بن نەقوستانیش بن خۆی تەباتانە ئەو هەلانێک کردێ لۆ مندارەکەیان عەقلیان کاملە ڕێنیشاندەری کچە کوڕەکانیانن هەرچی بەجێی داک و بابی بکە ناجعی دنیا و قیامەتە سەربەرزی دنیا و قیامەتە خۆشگوزەرانی لە ڕێنمایەکانی دایک و باوکدایە باشە تۆیە کە ئێستا تەمەنێ سەر و چل ساڵە تا ئێستا بۆ ڕێنمایی دەگەڕێیتەوە لای باوکت بەتەکیت هەتا ئێستاکەش هیچ ئیشێکی حالانێم نەکردیا بێ باوکم ئللا پرسی دایک و باوکم کردیا خان و کڕین فرۆشتن بێ هەتا سارە بێ ینی لەگە باوکم زۆرا بێکەوە دێنە بازاری کورتەک شەوار بێکەوە دەکەین کراوە جەمەدانی بێکەوە دەکردن ینی پێی خۆش هەردووکتان ئێستا خاتی کوردی ماشەڵڵا یعنی تازیەمان مارە خزمانمان چوونە مزگەوتمان یعنی هەر بێکەوە ماشەڵڵا الحەمدولله یا ڕەبی خوای گەورە تەمەنی باوکە درێژ کات و هەر باوکە بۆ ساڵاکە بەڵام ئەوەی پرسیاری منە ئەوەیە کە تۆ کە ئێستا باوکی چۆن سەیری ڕۆڵەکانی خۆت دەکەی سۆزی باوک چۆنە بۆ ڕۆڵەکانی وەڕ باوک دەیەوێت ڕۆڵەکانی چۆن بن باوک دەوێت ڕۆڵەکانی لە خۆی باشتر بن
ئەم پرسیارم زۆر کردی و زۆر ئەم وەڵامە وەرگرتوتەوە بەستیان چیە لەوەی کە لە خۆی باشتر بێت بەستیان ئەوەیە ناجعی دنیا و قیامەت بن بە ڕێی هەڵەدا نەڕۆن یعنی پیاوی ڕازگۆیان لێ دەرچی مسلمانانیان لێ دەرچی لەسەر ڕێچکەی ئیسلام بڕۆن لەسەر ڕێچکەی باو باپیرانی قەدیمانی خۆیان بڕۆن کە ڕێچکەی ئیسلامەتیە دینداریە خواناسیە ئەخلاق بەرزیە ڕەوشت بەرزیە پابەندبوون بە بناکانی ئیسلام داکوواک ئەوی لەمدار دەوێت نەک وەچی ئەو زمانێ ئێستا کە یعنی چاد ناری دێتە بەرچی و یان تورمێژ هەر شەرین بەخۆی برێ کوڕی فرانکە پیاویشتم یعنی لە خۆی باوی دەبیتن یعنی داکوواوی هەلەبیر نامینێ و نازانی بەخێویان کردیا شەو نخونیان لۆ کردیا زەحمەتیان لۆ کێشاوە لەبیری دەچێ هەمووی لەبیر دەچێت ئەوە ئەسڵە ئەو باشە ئەوە هەڵەیە نابی بکەن دەبی بگەڕنەوە بۆ ئەسلەکەی قورئانی گەورە پێغەمبەری گەورەمان چۆن دەفەرمێ دەبی لەسەر ئەو ڕێچکەی بڕۆین باو باپیرانی خۆمان کوو بوونە دەبی ئەوها بڕۆین نابی خۆمان بزن چۆنی خواڵەت باشی براکەم چۆن ئەمڕۆ لێرەن ئاوا بێکۆکۆ بوونەوە بۆ خۆشیات وەڵار بێتاقەتێک لە ڕفیقانم هاتم جۆرە ئەمڕۆ ڕۆژی جیانی باوکە تۆ چیت هەیە بۆ باوکەکەت و چیت هەیە لەربارەی باوک وەڵایی باوک گەورەترین شتە لە جیاندا کە ئینسان خوابی داتێت بەڵام من وەکو کە باوکم ێستا نەماوە شەهید بووە من تەمەنم تەنها دەمانگ بووە کە باوکم شەهید بووە هەستێکی ناخۆشە عنی بێ باوکی تاعان ئینسان تا گەورە نەبێ هەست بێ باوکی ناکە کاتێک گەورە ئەبیت بێ باوکە بیت ئەو کاتە ئەزانیت چه ئازارێکێ لە ناخی تۆیە ئێمە هەمومان گەنجین لەسەر لاوانێ من زۆر حەز و ئارەزوومەیە بەڵام کە ئێستاکانە باوکم نییە لە زۆربەی شتەکان بێبەشە بیت لە زۆربەی نازەکانی باوک بێبەشە بیت هەتا ئەسە من وشەی باوکم بەکارنێناوە چکە وشەی باوک لای من تەرکە هەتا ئەسە وشەی لای من وجودی نەبووە بە هیچ کەسێ نەوتووە نەخێر بە هیچ کەسێکم نەوتووە هیچ کەسێکیش نەیتوانیوە نازی باوکاتی منەڵ بگرێت تەنها دایکم بۆ دایکم هەتا ئەم تەمەنە منی گەیاندووە بە خێوی کردوم هەم دایک بۆ هەم باوکە بۆ من هەتا من قەرزای دایکم بۆیە من نەتوانم ئەو نازەی کە لە باوکم نەمبینیوە لە دایک ماوەدیگرم باشە تۆ یەکی گەنج هەستە بە چ نەقسێ کردووە لە ژیانە لە دوای لە پایەوەی کە باوکێ نەماوەیان لە بەرەوەی کە باوکێ نەماوە چیت ناقص بووە زۆر شت نەقسە یان بەشێک لە خەڵک دەڵێن باوک پشت و پەنایە فعلەن تۆ زۆر شت نەقسە لاوانەیە ڕۆژگارێک هەبێ من تووشیانە کێشە بوو بم هیچ کەسێ نەیتوانی بێت ئەو کێشەی من چارەسەر بکە ڕەنگە ئێستاشەنە کێشەم هەبێت جگە لە باوک هێزێک ناتوانێت کێشەی تۆ چارەسەرکە تەنها باوکەتوانێت باشە چی بۆ کەسانە دەڵی کە ئێستا باوکیان ماوە وڵای هەمیشە بەوە ناڵم قەدری باوک بگرن چکە باوک زۆر گەورەی لە جیاندا باوک کۆڵەکەی پشتی ئەو ماڵەیە باوک ڕاگری ژیانە هیوادارم یعنی قەدری باوکەکان بگرن ئینسانەکان بە باوکۆ جوانن دەستۆ خۆش بێ قوربانە بم عەزیز سپاس بۆ خوا کە دایکە ماوە کە دایکە هەم بووە بە باوک و هەم بووە بە دایک بۆتان ئەمە گرنگترین شتە من هەمیشە تاکە مرۆڤێکە کە لە ژیانمە شانازی زۆر پێواکەم کە دایکم عنی ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر نەیهێشتۆ تاواتی هەز بێ باوکی خۆم بکەم بەڵام بڵێنەڵێ ئەو نەقسە هەر دروستە بێ لە ژیانە بۆیە داواکارم لەو گەنجانی کەسا باوشیانەیە ئەو ڕێزەی باوشیان بگرن چکە دڵنیاتانە کەمانێت دووبارە بوونەوەی نییە ئێستا من هەز بۆ بێباوکی ئەەکەم بەڵام ئەوان لاوانی ئێستاسی پێ نەکەن بەڵێ بینەران و وەرگرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەوەی گوێویستی بوون ڕاوسەرنجی هەوڵەتەنی شاری هەولێر بوو دەربارەی ڕۆژی جیهانی باوک دووەم وایە هەمومان ڕێز لە باوکمان بگرین تا لە ژیان ماوە چونکە کاتێک لە دەستمان چوو لێگومان هەر وەکو ئەم گەنجەی کا باسی کرد هیچ شتێک نییە شوێنگرەوەی باوک بێ هەرچەند دایکە مهرەبان بێت و تەواوی تەمەنی خۆی بۆ تۆ دیاری بکە قەت ناتوانێت شوێنی باوکە بۆ پڕ بکاتەوە لەبەرەوەی خۆی گەورە هەر چۆنێک ئینسانەکانی دروست کردووە هەر کەسێک و تایبەتمەندی خۆی پێبەخشیوە ئەگەر باوکە کۆمەڵی تایبەتمەندی پێبەخشیوە و ئەگەر دایکە کۆمەڵەیەک تایبەتمەندی خۆی پێبەخشیوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام ئامۆژگاری کردوین کە ڕێز لە دایک و باوکمان بگرین و چەندین فەرمودەی لەسەر هەیە و بەهێزترین فەرمودە ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە و بە نەشیاوی زانیوە ئەگەر تۆ لە بەرامبەر دایک و باوکت تەنانەت بەز وشەی ئۆف بەکاربێنیت واتە ئەگەر باوکە کارێکی پێسپەردی یان دایکە کارێکی پێسپاردی تۆ بە وشەی ئۆف جوابی بدەیتەوە بۆ نمونە ئێستاکە لە وەرزی هاوین و بەهۆی خراپی کارەبا زوو سلکێتی ماڵەکانمان دێتە خوارەوە تۆی گەنج کە دایکە یان باوکت پێ هەڵەستێ پێت دەڵێ هەڵسەم سلکێت هەیە لێک دەرەوە پێویست ناکە بڵێ ئۆف و تااقەتم نییە چونکە ئەمە ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دەبێت تەطبیقی کەین و گوێ ڕایەڵیان بیت
ئەزیزان ئەڵقەیەم جاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوایی بوو بێتە جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست تاڵقێکتر بەوەی خۆشەویست شادەمە بخۆی گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.